لەسەر بڕیارێکی وەزارەتی دادی حکوومەتی هەرێم کە بڕیاری داوە عەریزە نووسی بدات بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت. سەدەڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی یاداشتێک ئاراستەی پەرلەمان و حکوومەتی هەرێم و ئەنجومەنی پارێزگاکان دەکەن و داوا دەکەن کە بڕیارەکە ڕابگیرێت. یەکەم بڕیارێکی لەو شێوە نەچێتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو لێکۆڵینە و دراسی وردی بۆ نەکرێ ئاستی زیان و سوودەکانی دیاری بکرێت. خاڵی دووەم هەرچی زۆر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی داد بە دیاریکراوی بە بڕیارەکەیانە بچنەوانێ و ئەم بڕیارە لە جێبەجێکردن بوەستێنن. سێمین خاڵمان لە ناوڕۆکی یاداشتەکەمانە داواکاریەکەمان ئاراستەی هەریەکە لە پەرلەمانی کوردستان وەکو دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی چاودێر بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و کۆی وەزارەتەکان کردووە کە هۆکار بێ بۆ ڕێگرتن لەم بڕیارە لە جێبەجێکردنی ئەم بڕیارە تاوەکو پێداچوونەوە و لە بەرچاوگرتنی ئەو دوو خاڵەی یەکەم. لە بەرامبەردا ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرڕای ئەوەی کە دەڵێن دژی بە دامەزراوەییکردنی دام و دەستگا و ئیشوکارەکانی حکوومەت نین، بەڵام دەشڵێن نابێت هیچ ئیشێک بۆ تاکە کۆمپانیایەک قۆرەخ بکرێت و دەبێت بخرێتە مزایەدەوە تا کۆمپانیەکان کێبڕکێ بکەن لەسەر ئەوەی کە بە کەمترین نرخ زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بکەن. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگان بابەتە هەردوو لیزەی کارژێڕی و لیزەی یاساکاری خۆی لەسەر کردو و لە ڕێکارە یاسایی و کارجێڕەکانیان بۆ ئەمە بەسە. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵەوەیانی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کارێک بە دامەزراوەیی بکە، یعنی دژی بە سیستەمبوونی هیچ کارێک نین. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئێمە ئەم کارە دراوە بە کۆمپانیایەک بەتەنیا. ئێمە بە باشی ئەزانین ئەم کارە لە ڕێی کەمکردنی جی ئاشکراوە هەلی کار بێ بۆ کۆمەڵی کۆمپانیان نەک کۆمپانیای وەکو قۆرەخکاری. حاڵەتی دووەمیان لە بە سیستەمکردنایە بژێوی هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی و لە تاوی کوردستانە ڕەچاو کرێ. وەکو خۆتان نەزانن لە ماوەی ڕابردووە ئێمە بە جۆرەها بارگرانی و جۆرەها قەیرانی ئابووری و جۆرا قەیران تێپەڕمان کردووە. لە تا ئێستا هاوڵاتی لە کوردستانە و لە پارێزگای سلێمانی بە تایبەتی تر نەگەشتۆتەوە ژیانە ئاسایەکەی خۆی. لەبەر ئەوە ئێمە پێمان باشە ئەم پرۆژەیە وا بکرێت کە بژێوی ژیانی هاوڵاتی بەرامبەر ئەوە بێ و پارەی نرخی ئەو کەدانرا بۆ عەریزانە. دووەمیشان هەلێکی کار بێ بۆ ئەو بێکاریە و زیان بەخش دەبێت لەسەر ئەو بەڕێزانەی کە لەو پێشەم کاریان کردووە. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی دادی حکوومەتی هەرێم بڕیاریدا ئەرکی عەریزە نووسەکان بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت بسپێرێت و عەریزە نووسەکانیش ببن بە کارمەندی ئەو کۆمپانیایە. ئەمەش نیگەرانی عەریزە نووسەکانی لێکەوتەوە و مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاند. حکوومەتی هەرێمی کوردستان لە پلانیدایە زۆرینەی ئیشوکارەکانی بە کەرتی تایبەت بسپێرێت. لە ماوەی ڕابردووشدا پرۆسەی بەستنی پێوەری ئاوی ماڵان بە 5 کۆمپانیا سپێردرا کە زۆرترین ناڕەزایی لێکەوتەوە. هەروەها دانانی جۆزی 16 ئەمپێریش بە کەرتی تایبەت درا. بەپێی زانیاریەکانیش حکوومەتی هەرێم نیازی وایە کاری تەکسیش بە چەند کۆمپانیایەک بسپێرێت و بەم شێوەی ئێستا نەمێنێتەوە. هاوڵاتیانیش لە سپاردنی کارەکان بە کەرتی تایبەت نیگەران و پێیان وایە بۆ زیاتر فشار خستنە سەر هاوڵاتیان و سودمەندبوونی ئەو بەرپرسانەیە کە لە کۆمپانیاکان پشتیان هەیە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.